ئەمە دیمەنی سەنتەری گەنجانی ناحیەی تەکیەی سەربەقەزای چەمچەماڵە کە ماوەی زیاتر لە 8 ساڵە دروست کراوە و بەڵام تا ئێستا بە فەرمی نەکراوەتەوە. لە ئێستاشدا پێویستی بە نۆژەنکردنەوە هەیە. هەر ئەمەش نیگەرانی گەنجانی ناحیەکەی لێکەوتووەتەوە. بەرپرسی پێشووی سەنتەری ناوبراویش باسی لەوە کرد تا ئێستاش بەشە نەوت و گازی ئەم بینایە لەلایەن چەند کەسێکەوە وەردەگیرێت و دەفرۆشرێت. ئێمە چەند جارێک داوای ئەم سنتەرەمان کرد دایان پێمان، بەڵام هەتاوەکوی ئێستا هیچ حرە سێشتیگان بۆدان نابووە، بوو بە شوێنێکی وێرانە. هەروە هەنێ پێداویستیش لەلایەن ڕێکخراوەکانەوە بۆماندانرا، بەڵام هیچ کەسێک ئاوڕی لێمان نەدایە و حرەسێکمان بۆ دابینکە. ئەو کاتێک کە ئێمە بەرپرسی پێشوێن بینایە بووینە، مدرناحیمان ئاگادار کردوێتەوە بە کتابی ڕسمی کە ئاوڕێک لەم بینایە بداتەوە کە سەردانیەکی بکە یاخود لایەنی کەم حرەسێکی بۆ دابنێت تاوەکو بەرەو ئەم وێران بوونە نەڕوە. گەنجانیش لەم سوورەدا جگە لەم بینایە هیچ شوێنێکیان نییە بۆ حەوانەوە و ئەلێرەوە لەم کەناڵی بەڕێستان و داواکارین لە بەرپرسانی ئیداری ئەم سنوورە کە چاوێک بەم بینایە بخشێنەوە، چکە تاکە بینایە لە سنووری قەزای چەمچەماڵە کە بەم شێوەیە دروست بکرێت بۆ گەورەی و بۆ مواسەفاتی ئەم بینایە. و ئەم بینایە حیسەی نەوت و گازی هەیە. تاوەکو ئێستاکە ئەم بینایە کەس نازانێت حیسەی نەوت و گازەکەی چێ ئیبات و لەلایەن چێوە ئەفرۆشێت. لای خۆی شێوە بەڕێوبەری ناحیەی تەکێ ئەوەی ڕەت کردەوە کە بەشە نەوت و گازی ئەو بینایە وەربگیرێت و بفرۆشرێت. سەبارەت بە وەرنەگرتن و نەکردنەوەی ئەو بینایە بە فەرمی، ناوبراو باسی لەوە کرد چەندین جارداوایان لە وەزارەتی ڕۆشنبیری و لایەنە پەیوەندیدارەکان کردووە، بەڵام بە بیانی و قەیرانی دارایەوە تا ئێستا هیچ وەڵامێکیان نەدراوەتەوە. ئەم سنتەری گەنجانە کاتی خۆی لە ساڵی 2009 لەسەر بودجەی پارێزگای سلێمانی دروست کراوە بە بڕی ملیارێک و 359 میلیۆن دینار. ئەم سنتەرە دروست کراوە، بەڵام لەو کاتۆ کە دروست کراوە هەتاکو ئێستا و سنتەرە لەلایەن هیچ دایرێک یا وەزارەتێکەوە وەرنەگیراوە. کە وەرنەگیراوە تەمەن بینایە کە وەرنەگیرێ و کەسی تیانە بێ حتمما تا ڕادێ بەرەو ڕوخان و داڕمان و شتی ئەوانەڕوا کە نۆژە نەکرێتەوە. ئێمەش کە ئەم قەیرانی دارای هاتووە و کووتمان قەیران دارای کە تەئسیری لە هەموو جونگەکانی ژیان کردووە. یەکێ لەوانە کە ئەوەی ئەو سنتەری گەنجە هەتاکو ئێستاکە نەئەتوانین حرەسی بۆ دابینکەین، نەئەتوانین ستافێکی بۆ دابینکەین، لەبەرەوە نەتەعیناتێ نە هیچ شتێکەیە، نەئەتوانین بودجەیەکوا لە بەردەستمان بێت شتێکی تیا بکەین بۆ پۆلیسەمانە و پۆلیسدانی پۆلیسەکانمان بای ئەوە نییە ئەو نسبەیە نییە کە بتوانین تەنها شەکان خۆمانی پێ بەجێبەجێ بکەین. بینای سەنتەری گەنجانی ناحیەی تەکێ لە ساڵی 2009 لەسەر بودجەی پارێزگای سلێمانی و بە بڕی ملیارێک و 359 میلیۆن دینار دروست کراوە و چەند جارێکیش نۆژەن کراوەتەوە. بەهۆی نەبوونی پاسەوانی شەوە ڕۆژ بە ڕۆژ بیناکە بەرەو وێرانبوون و داڕوخانی زیاتر دەچێت. جەلال جەباری، کەناڵی ئاسمانی پەیام، ناحیەی تەکێ.